مهدی عزیزی ڕێڤەبەرێ ناوەندا لێکولینان و ڕاگەهاندنە نێگهای نو میوان منهجای مهدی تو بخیراتی کردستان 24 وکی ما گوت دناف جرگی امریکا دا سرکومار ایران بجیتن اسرائیل و امریکا خیانت لما کرد. ڵاو لە جەناب و لە بینەرانی کوردستان 24ش لە ڕاستیدا ئێمە خەریکی دانوستان بووین گەڕی شەشەمی دانوستانەکانمان ئەنجام دەدا لەگەڵ لایەنی ئەمریکی بەڵام سەرسام بووین کاتێک ئیسرائیل دەستی بە هێرش کرد بۆ سەرمان ئێمە پێمانوە بوو ئەمریکا ئەو دانوستانە دەپارێزێت پێمانەوە بوو ئەمریکا گفتوگۆکاران دەپارێزێت بەڵام ئەوە فێڵ بوو بەڵام ئێمە سەرسام بوون بۆی کە ئەو هێرشیان ئەنجامدا ئێستا ئێمە هەمان سیناریۆ لە قەتەریش دووبارە بووە کاتێک خەریکی دانوستان بوون لە دەوحەی پایتەختی قەتەر بینیمان چۆن فڕۆکەی جەنگی ئیسرائیلی هێرشی کردە سەریان و بردومانی کردن لە قەتەر ئەمە مانای چییە؟ ئەمە مانای خیانەتە مانای هەڵگەڕانەوەیە مانای پابەندنەبوونە واتە تۆ چۆن بڕوا بە کەسێک دەهێنی بگەڕێتەوە سەر مێزی دانوستان لە کاتێکدا ئەمریکا و ئیسرائیل ڕەنگە هەر کاتێک هێرشت بکەنە سەر ڕەنگە هەر کاتێک دەستدرێژی بکەنە سەر سەروەریەکەت ئێمە چۆن بتوانین بەلایانی بەرامبەر بڕوا بکەین کە ئەمە باوەڕ نەکەن دێت چ ببە هێژای مەهدی باوەڕ نەکەن دێت چ ببە وای ئەمریکا سزایەن زێدەتر لەسەر ئیرانێ دسەپینە ئابووریاوێ دخەندقینە ئەگەر هاتو ڕێکەفتن نەهاتەکردن وڵاتێن ئەوروپیژی هەمان ڕێکارێتکەن ئیسرائیلجی هێرشێت کرد یعنی ژبلی ڕێککەفتنێ ئایا ئیرانێ هیچ ئالتەرناتیڤ بژاردایەکادی هەیە؟ یەکەم شێت ئێمەوە پێشتر ئەومان ڕاگەیاندووە کە ئامادەی دانوستانین لەسەر بنەمایەکی دادپەروەرانی لەسەر بەرنامە ئەتۆمیەکەمان هەروەها پێشتریش سکرتێری ئەنجومەنی ئاسایشی نیشتیمانی ئێران ئەمەی وتووە هەروەها بەڵام ئەوەی کە ئێمە پێمان قوبوڵ ناکرێت یاخود ئەوەی کە ناڕاستە داوا دەکەن ئێران لە موشەکەکانی دابماڵدرێت داوا دەکەن ئێران پێگە سەربازیەکانی چۆڵ بکات یاخود لە سەربازی بکشێتەوە من پێم وایە کە هیچ سزایەکی نوێ بەسەر ئێراندا ناسەپێن لایانی بەرامبەر چونکە زۆرینیان سەپاندووە ینی ئەو سزایانەی کە باسی دەکەن چییە دەیانەوێت چی بکەن دەیانەوێت چ جۆرە زەخت و گوشارێکی سیاسی لەسەر ئێران بکەن تەنانەت ئەوان هاتوون سەرکردە و جگە لە سەرکردە هاتوون زانەکانیان کوشتوین بەتەمان چیتر بکەن ئابووریان خسۆدە سەرمان عزیزی ئەمریکا دبێژیتن ڕێکەفتن نەهێتەکردن دیسا ئیران پابند نەبیتن دەست درێژ بکەت بوو بەرهەمینە ناچەکی ئەتۆم کڵاوێ ئەتۆم ئەفجارە بتنێ هێرش نابن بژاردە دێت تند بن ممکنە حتا هەندێک شروع بە کار دەبێژن ژناوچوونە vê rijê me bît aya îran ji vê pêşhatê natirsît من بڕوام وایە ئەم پرۆسەیە بریتیە لە شەڕێکی دەرونی دەیانەوێت شەڕی دەرونی لەگەڵ ئێراندا بکەن چونکە هیچیان نەماوە بیکەن سزای داراییان سەپاندووە خەڵکیان کوشتووە لەلایەکی دیکەوە ئەوەی کە من بیری لێ دەکەمەوە ئێمە پێشتریش نیەت باشیمان نیشان داوە وتومانە ئامادەی دانوستانین
6 گەڕی دانوستانمان لەگەڵ ئەمریکا کردووە بەڵام هێرشیان کرد سەرمان ئێمە جەخت دەکەینەوە کە پابندین بە ئاشتی پابندین بە یاسانیە دەوڵەتیەکان پابندین بە پاراستنی بەرژەوەندی ئەتۆمیەکانمان بەڵام ئەوەی کە گرنگە ئەمریکا و ئیسرائیل هەرگیزە و هەرگیز گرنگی بە یاسای نێودەوڵەتی نادەن ئەوان یاسای نێودەوڵەتی دەخەنە ژێر پێیان. سپاسیاتت کەم هێژەیە مەهدی عەزیزی ڕێڤەبەرێ ناڤەندا لێکولین و ڕاگەهاندنا نیگهای نۆ